من جێوەلی یاریزانم لایەنەی وەرشی دەربەنی خان ئەمەوێت باسی ئەوە بکەم من وەکو کچێک لە قەزای دەربەنی خان خانەوادەکەم چەندێک پشتگیر من لە هۆڵانێک کە لە ژیانمدا داومە بە تایبەتی لە وەرزشدا کە توانیویانە پشتگیرێکی باشی من بن و بە تایبەتی باوکم کە توانیوێتی پشتگیرێکی زۆر باشم بێت و توانیوێتی ببێتە هۆی ئەوەی کە من خەونەکانم بەرەبەرە بەدی بێنم سوپاسی ئەەکەم توانیوێتی لە هەموو تەمرینەکانە ئامادە بێت و لە هەموو یاریەکانە ببێتە پشتگیرێکی زۆر باشی من تەنانەت کە لە شارەکانی دەرەوە یاری ئەکرێت توانیوێتی بێت بۆ سێری یاریەکان و بێتە پشتگیرێکی زۆر باشم زۆر سوپاسی ئەەکەم لێرەوە توانیوێتی هەستێکی زۆر خۆشم پێ ببەخشێت چونکە وام لێ ئەکات بتوانم زیاتر هەوڵ بەم و ئاستێکی زۆر باش پێشکەش بکەم. من وەکو باوکی دیە زۆر پشتگیری دیەم کردووە مانەوی معنەویات پشتگیریم کردووە لە یازال ئیسایش تا ئیسایش ئەوم لێ نەکردووە بڵێم بەڕۆ ناڕۆیت چی ئەمانە خۆم ڕۆیشتم لەگەڵیا بۆ یاریەکانی گۆشداریم کردو لەگەڵیا یعنی بۆ نمونە بوومەتە جمهورێکی سەرسەختی کاتی یاری کردووە یاریش کردووە خەڵ زۆر پێیوتم توێتی ئەمە چیە من گوێم نەداوەتە خەڵ من ڕاستی ئایسایش تا یاریە کە هاتووم سەیریەکەم ئەو تا سەیریەکەم یاریەکەم پشتگیری لێ یەکەم یاری کرۆ 5 ساڵە یاریەکە لەم نادیا تا ئیسای ڕێگیریم لێ نەکرۆ بۆ شتێ بڵێم حاڵەیە حسابیا چێ چووم بەخوا لەگەڵا چووم بۆ ڕۆیشتۆ بۆ وڵاتەکانی دەرەوە چووم لەگەڵا بۆ مەتاڵ لێوە خواحافزیم لێ کردووە پشتگیریم لێ کردووە یعنی تا ئێستا ناوچۆم نەدا تێکا بووی پێگەی زۆر سپاسێکە من پرسیارکی لێ بکە زۆر باوکێکی باش بووم لەگەڵیا. لە ماوەی دە ڕۆژی ڕابردوودا ئێمە توانیمان بەتۆڵەیەک بەڕێوە ببین کە لەسەر ئاسی عێراق بوو توانیمان بینە پاڵەوانی عێراق بەڕاستی لەو چەند ڕۆژێک کە ئێمە یاریمانە کرد باوکم توانیوێتی لە هەموو یاریەکاندا ئامادە بێت و بێتە پشتگیرێکی زۆر باشی من ئەو بە دڵسۆزانە زۆر سوپاسی ئەەکەم دووبارە لێرەوە. کەواتە ئێمە تەنها ئەم 4-5 ڕۆژە هەوڵێن پابەندی کاتی تەمرین بین پابەندی خەوتنەکانمان ستەمی خواردنمان حتا ڕەفیقەکانیشی ئێستا بۆ نمونە و ڕەفیقی کە یاریەکە سالێرە پێم وتووە وەکو کچەکەی خۆم هەرۆ کچەکەی خۆم سێرێکم ینی پشتگیری ئەوشم کردووە بە باوکی ئەو وتووە بۆ نمونە ئەو ساڵی ڕۆشتن بۆ قەتەر و ئیمارات ئەو کچیان لەگەڵا نەبوو من تەشجیعی باوکی ئەوم کرد وتم بۆ جوازەکەی بۆ دەرناکەی بڕۆ خەریکی بە ئێستا لەخوا بەزیا ساڕۆن یاری سەر لمەکەن لە وڵاتانە ئێستا بۆ نمونە ئەو کچەی لەگەڵایەکە من پشتگیری باوکی ئەوم کرد وتم با چەکی بۆ بکەین تێگەی ئیتر زۆر دڵخۆشم پێ بەڕاستی ئەمەنە دڵخۆشم پێی یعنی زۆرش تێگەی هەم بۆ شارەکە هەم بۆ عێراق هەم بۆ مدەڕیبەکەی هەم بۆ هەموو شتێکی هیوادارم هەموو باوکیۆک من بێ هەموو باوکیۆک من بێ. من وەکو یاریزانی یانی وەرشی دەربەنی خانی یەکم لە یاریزانە هەڵبژێردراوەکانی عێراق کە ئێستا بتوڵەیەکمان لە پێشە لە وڵاتانی دەرەوە کە لە وڵاتی تونس دەکرێت ئێستا خەریکی خۆ ئامادەکردنی بۆ بتوڵەیە کە یاری تۆپی بالەی سەر لمە